وەکو هاوکارم لە سۆڤان لە سەرەتای پرۆگرامەکەەوە باسیەوەی کرد کە دوێنێ ڕۆژی گیانی پەرستاران بووە پەرستار یاخود دەتوانین پێ بڵین فریشتەی بەهاناوەچوونی نەخۆش ئێمە لەبەر گرنگی ئەم کەسایەتە ئەم پیشە جوانە ئەم فریشتێ ئێمە وامان کرد کە چونکە دوێنە بەرنامە نەبوو ئەمڕۆ بە هەمان شێوە قسەی لەسەرکەین و بتوانین ئەگەر پشوکترین خزمەتیش بێ بەم توێژەی بکەین تا لە بەرامبەر ئەو ئەرک و ماندووبوونیان هیچ نا ئێمە دەستی ماندووبوونیان تون بگوشین و جارێکی دیکە گرمترین پیرۆزبایی لە پەرستاران بەگشتی و پەرستاران و کارمەندانی تەندروستی لە کوردستانەکەین و بە تایبەتتر پیرۆزبایی لە دایکمەکەم کە هەموو کات شانازی پێواکەم سربەرزم پێی کە جیگەلەوەی ئەرکی دایکاتی چەند جوان کردووە هەموو کاتێکی دایکێکی مهرەبانە بۆ نەخۆشەکان لەسەر ئەم بابەتە گرنگی پێدەدەین و قسەی زیاتری لە سەر دەکەین بۆیە میوانداری بەڕێز دکتۆر سەرهەنگمان کردووە سەرهەنگ قادر کە سەرۆکی کۆمەڵی زانستی و پەرستارانی کوردستانە بەخێر هاتی دکتۆر بەخێر هاتی پیرۆزە سپاسانەکەم زۆر سپاس پامیەوە چییە سەرەتا بۆی کە وەکو پەرستارە و کارمەندانی تەندروستی یاخود بڵێن فریشتەی بەهاناوە چوون سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم و پیرۆزبایی لەسەر جەم پەرستارانی کوردستان دەکەم لە ڕۆژی 15 کە دوێنێ بوو و سەرجەم پەرستارانی جیهان بەم بۆنێەوە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و لێرەوەش پێیان دەڵێم سەر ڕای بوونی چەند کێشە و گرفتێک لە سیستەمی تەندروستیدا ئەوان بە شێوەیەشی زانستیانە و خۆبەخشانە کارەکانی خۆیان ئەنجام دەدەن. باشە دکتۆر شتێک هەیە کە گرنگە ئەوەیە کە ئێمە بۆ خۆمان خەڵکی کورد خەڵکێکی زۆر بەخشندەین خەڵکێکین لەناو کۆمەڵگەکانی ترا دیارین کە میهرەبانیمان زۆر زیاترە جاوەرەگەر لەناو ئێمە پەرستاریش هەبێت ئەرکی پەرستارەکانی کوردستان چۆن ئەبینن هەر بەو شێوەیە کە ئێمەی کۆمەڵگە ئەیان بینین یان وەکو ئێوەکو بەرپرسان کە چاودێری کارەکانیانەکەن چۆن ڕۆڵیان بەرز ئەنرخێنن بەڵێ خۆی لە خۆیدا پەرستار ئەرکێکی لەسەر شانە چاودێریکردنی سیستەمی تەندروستی بە شێوەیەکی گشتیە وەکو تاک وەکو خێزان وەکو کۆمەڵگاش یعنی هەر کەسێک پێویستی بە هەر پێداویستیی پزیشکی هەبێت پەرستار لە ئامادەیە بۆ بەهانەوە چوونی یەکێکیش لەو سیفەتانی کە پەرستار هەیەی لایەنی میهرەبانی ئەو خۆنەویستی و ڕەوشت بەرزیە لەگەڵ کەسانی کە وەکو بڵێ ڕووی تێدەکەن چ لە نەخۆشخانەکان بێت چ لە دەرەوەی نەخۆشخانەکان بێت بەبێ فەرق و جیاوازی ئەوەی کە لە پەرستار دەبێندرێت کۆمەڵێک سیفات و خاصیەتی زۆر مرۆڤ دۆستی یەکێک لەوانەیە کە ئێمە وەکو بەڕەچەلە کورد هەمانە وەکو بڵێ دڵنەرمی و خۆنەویستی و خۆبەخشی و دڵسافی یاخود لە بۆ نموناگە لە شەقامدا ئێمە کەسێک ببینی نەشی ناسین لەوانەیە بەهانەوە بچین اینجا لە ناو خۆماندا وەکو کۆمەڵگەی کوردی پەرستار ئەو ڕۆڵەی دووبارە بۆتەوە بەڵام لێرە و لەوێ لەوانەیە ئێوەش بەرگوێتان کەوتو بێ خەڵکانێک هەیە بەو کارە هەڵناسن ئەوەش زۆر دەگمەنە زۆر دەگمەنە پەرستاران لە هەموو شوێنێکدا 24 کاتژمێر لە ئامادە باشیدان لە هەموو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئەگەر بێت و سیر بکەی بە نیزامی شەفتات یعنی قۆناغ بە قۆناغ بەڵام ئەوەی کە هەیە ئێمە پێویستمان بەو لە سەردەمێکی تازەین پێویستمان بە هەندێک گۆڕانکاریە لە سیستەمی تەندروستیدا لە ناو ئەوانیشدا مەثەلەن لە ڕۆڵی پەرستاران ئەو زانستە نوێی کە ئێستا پێیان دەبەخشرێت دەبێت جێگەی خۆی ببینێت لە پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر لەگەڵ ئەو کەسانەی کە دێنە نەخۆشخانەکان یاخود لە دەرەوەی نەخۆشخانەکان پێویستیان بە پەرستار هەیە. باشە دکتۆر سەرهەنگ ئێمە ڕۆژانە بیستین لە کەس و کارمان و هەموو ئەوانەی کە ئەگەر کارمەندی تەندروستی بێ یاخود بە لانی بەرامبەر کە سەردانی نەخۆشخانەکانەکەن نەخۆشن یا هاوڵی نەخۆشن هەندێک ڕای جیاوازە بینن لە یەکتری بۆ نمونە کەسانێکان وەک پێویست ڕێز لە ئەرک و ماندووبوونی پەرستار ناگرن یاخود بە پێچەوانەکەیەوە پەرستاریش هەیە بە شێوازێکی زۆر ناپیشەیانە و نائەخلاقیانە بەرامبەر نەخۆشەکە یاخود هاوڵی نەخۆشەکە کارێک ناکە کە ئەرکی سەرشانێتی
نی ئەمە هۆکاری چی ئایا لە ڕابردووە بوو یاخود ئێستا ئەم مۆدێلە دروست بووە کە ئەم لێکتێ نەگەیشتنە هەبێت خۆی لە خۆیدا پرسیارێکی گرنگ بوو بۆ مناسبەی ئمە بەیانی نادووبانی ڕۆژی دووشەمە 15 سمپۆزیەمی دۆمیمان هەیە وەکو کۆمەڵی پەرستاران ئەنجامیدان یەکێک لەوانە ئەو خاڵەیە کە پێی دەڵێن جۆب دیسکریپشن وەسفی کار واتە هەر یەکە لە سیستەمی تەندروستی بە خۆ دەزانی گروپ وۆرکینگە ینی بە تیم ئێمە کار دەکەین جگە لە پەرستار کۆمەڵێک پیشەی ترمان لەگەڵە کار دەکەن ئێمە دەمانەوێت پەرستار ئەو ئەرکەی کە لە سەرشانێتی دیاری کراوە بەڵام لە سەر زەمین مەکو بڵێ جێبەجێ ناکرێت بۆ نمونە پزیشک ئەرکی چیە دەرمانساز ئیشی چێ و پەرستار ئیشی چێ و شیکاری ئیشی چیە ئەمانە هەمووی بە زانست و بە قانون دیاری کراوە بەڵام دەبینین لێرە و لەوێ بە شێوەیەکی پرۆفشناڵانە جێبەجێ ناکرێت ئەوە وای کردووە ئەگەر ئێمە دەڵێ میدیکال ئێرەڵ ئەگە هەڵەیەکی پزیشکی هەبێت مەسەلەن ئەو بڵێ لەسەر فلانە کەس ئەکەوێ مەسەلەن ئێمە فێرس کۆنتاکتین ینی یەکەم بەرکەوتەی نەخۆش کە سەردانی نەخۆشخانە دەکات لەگەڵ پەرستارە وایە یعنی ئەوە لە زانستدا سەرمێن ینی پێناسە کراوە بۆ شێوازێ بەڵام ئێمە کە نەخۆش دێ یەکەم شێت ئەو کەلتورە دروست بووە ئەڵێ پزیشک یان ئەڵێ مەسەرەن چێ لێرە بەرپرسە کۆمەڵێک لایەنی وەکو بڵێ ڕۆشنبیری گشتی تەندروستیمان هەیە خەڵکی ئێمەش بە شێوەیەکی 100% نییە ڕۆڵیان بە بچووکە بینە ڕۆلیان بە بچووک دەبینێت بەڵام لێرە ئێمە بە دوای ئەوەین کە ئەو وەسفی کارە جێبەجێ بکرێت و لە یاساکەشدا تازەگەری نوێ بێتە پێشەوە ئەو کاتی ئەو کێشە و گرفتانە نابێت بۆ لە بەرەوەی تۆ دەزانی کە سەردانی نەخۆشخانەت کرد چێ لێت بەرپرسە چونکەینە هەر ئەوە نییە مەثەلەن تۆلانی عیلاجەکە وەرگری تەسەوڕ کە ئێمە لە زانستدا باسیەوە دەکەین ئەگەر قسەیەکی خۆش هەبێ کە پێشوازی لێ دەکەیت تاوەکو بەڕێی دەکەیت پێداویستەکانی بۆ جێبەجێ دەکەیت ئەوە هەموو لە زمانی ئەو بەرنامەجەیە کە پەرستار پێ هەڵدەستێت بەڵام وەکو مرۆڤ خۆت دەزانی هەموو کەسێک لەوانەیە بەو شێوازە نەتوانێت تەعامل بکات ئەو لایەنی بەرامبەریش کە هاوڵاتیانن لەوانەیە هاوڵی نەخۆش بێت کاریگەری هەبێت لەسەر جێبەجێکردنی ئەو بەرنامەیە کە ئەو پەرستارە بۆ نەخۆشەکەی دادنێت ینی وەکو بڵێ تەداخل دەکات لە ئیشی پەرستار جاریوە ئەوەنە ئەبێ بە شەڕیان لە بینی پەرستارەکە و هاوڵی نەخۆشەکەی لەم لاوە داماوە لە ئازارە ناڵێنێ ینی لێرە چیە تۆ کە ڕۆشنبیری تەندروستی گشتیت نەبیت دێیت دەڵێ وان بۆ بکە وان بۆ بکە خۆی ئەمە هەمووی بە قۆناغە تۆ یەکە و سەر ناتوانانی هەموو شتەکان لێک کاتدا ئەنجام دە بۆ بەروی جیان بە نەخۆشەکە نەگات قۆناغ بە قۆناغ تۆ لەگەڵی بەردەوام دەبی بەڵام کە ئەوان دێن وەکو بڵێ تەداخلی ئەم بابەتە دەکەن ئەو کاتە بە زیانی نەخۆشەکە دەگەڕێتەوە چکو کات بۆ ئێمە زۆر گرنگە کە نەخۆش مەسەلەن دێتە نەخۆشخانەکە اینجا خۆش دەزانی هەر نەخۆشخانەیەک و بنکەیەکی تەندروستی جیاوازە لەگەڵ یەکی تر بۆ نمونە ئێمەرجنسی و هۆسپیتاڵمان هەیە نەخۆشخانەی فریاکەوتن کە من لێرەوە داوا دەکەم بە بۆنە ڕۆژیانی پەرستاران ئەم کەلتوری کە لە ناو ئێمە هەیە 10 کەس 15 کەس لەگەڵ نەخۆش دێ ئەم کەلتورە بنبڕ بکرێت بۆەوەی پەرستار و پزیشک و ستافی نەخۆشخانەکان بتوانن بە ئەرچی خۆیان هەستن و بۆ پێشکەشکردنی جوانترین خزمەتگوزاری بە نەخۆش زۆر باشە دکتۆر ئێستا زۆر سەرنجما قسە سەرۆیکە لەگەڵ هاوڵی نەخۆش ئەبێت هاوڵی نەخۆش خۆشی بتوانێت یارمەتی پەرستارەکان بدەوێت کە بتوانن کارەکان بەباشیکەن لەگەڵ پزیشکەکانە و پەرستارەکانش بە هەمان شێوە چونکە ئەوان لە حاڵەت و دۆخێکی ناجێگیران ئەبینن کەسێکی ئازیزیان نەخۆشە یان حاڵەتێکی ئەمەرجنسی هەیە لەم کاتانەیە بۆ نمونە سایوەکە سیمپۆزیۆنێک ئەەکەن چۆن هەڵتان داوە لە ڕووی دەرونیەوە کار بکەن لەسەر پەرستارەکان چونکە ئەوان بە بەردەوام لەناو ئەو دۆخن ئەگەر ئێمە یەک جار نەخۆشێکمان هەبێ بیبین ئەوان ڕۆژانە زیاتر لە 100 بۆ 50 نەخۆش ئەبینن چۆن لە ڕووی دەرونیەوە کاریان لەسەرەکەن کە هەمیشە ئامادە بن ریلاکس بن بۆی کە بتوانن جوابی خەڵک بنەوە ئێمە وەکو زانست کە لە قۆناغەکانی خوێندن هەر کەسێک هەڵگری بڕوانامەی پەرستاری بێ ئێمە دەرسێکی تایبەت بەم حاڵەتەمان هەیە کە ئیفیکە ینی کەسەکە دەبێ ئامادە بێ لە ڕووی دەرونی و لە ڕووی ڕەوشتەوە و هەتا کۆمونیکیشن چۆنیەتی تەعاملکردن هەم لەگە هاوڵەکانی خۆی لەو گروپ وۆرکینگە لەو ستافێکە لەگەڵێتیش دەکە هەم لەگەڵ ئەو کەسانێک کە دێ سەردانی دەکە
ئێمە بە زانست ئەو ماڵ ینی بەشێکە ینی دەبێت لی ناجح بێت ئینجا ئەو ئەو قۆناغێکی خوێندن بۆ تەواوی کردەوە بەڵێ. مەبەستمەیە خول هەبێت بۆ نمونە 6 مانگ جارێ ساڵی جارە هەر لە ڕووی دەرونیشەوە ئەوان ئەو هەستە بکەن کە پێویستە بەم جۆرە بن لەگەڵ پێشکەوتنی ڕۆژ بە ڕۆژی زانست و زانستی دەروونناسی بەڵێ. ئەمانیش بەڕوو سۆڤان پێش زۆر جار ئەوانیش ڕاهاتوون ینی دکتۆر ئەوەندەیان بۆ نمونە ڕاهاتنیان نەبێ لەسەر حاڵەتە ناخۆشەکان نۆرمەل بێتەوە وایە ینی زۆر جار ئەوەندەشتی ناخۆشیان بینیوە ئۆکێ ینی بە نۆرمال وەریەگرن بەڵە بەڵە من مەبەستم ئەوەیەکە بە بەردەوام استعدادی ئەوەی هەبێت لە ڕووی دەرونی خۆی چون لەنا ئەو دۆخە ناخۆشەی بە بەردەوام کاریگەری نکاتە سەر ژیانی ئاسایی خۆی پەرستار بە شێوەیەکی گشتی کە کەسێکە مرۆڤ ئاسا ئەویش مرۆڤە معڕەزە لە بۆ هەر مەتەلەن لایەنێک کاریگەری نێرێنی لەسەری هەبێت بەڵام ئەوەی داتانێکی ئێمە لە بەردەستپانە کەمترین حاڵەتی لەو شێوازەمان هەیە تەنانەت جاروێ بۆتە زیان بەرکەوتن بە خۆی لە ڕووی جێستەیەوە بەڵام ئەو هەب بەرداوام بۆ لەسەر ئەرکەکەی لەلایەن هاوڵی نەخۆشەوە چ بە گفتار بێ بە قسەکردن بێ یاخود بە لە ڕووی جستەوە بێ وەکو بڵێن لایەنی نەرێنی کار کراوەتە سەر مافی ئەو پەرستارە بەڵام ئەو بەرداوام بووە ینی ئەوە نیە بڵێ وازی لە پیشەکەی هێناوە من دەگەڕێمەوە بۆ خاڵێک کە ئێمە ئەو پیشە گرنگە لەسەر ئەو مرۆڤەیە دەبێت ڕێز و بایەخی تەواوی پێ بدرێت و مافی پارێزراو بێت ئەوەش دەگەڕێتەوە بۆچی ئێمە ئەو کەلتورەی کە هەمانەکە لە سەرەتا باسمان کرد ئێمە میهرەبانین و دڵسۆزین مەسەلەن لەوانەیە تۆ ڕەفیقێکت تەلەفۆن بکە نەخۆشە مەسەلەن دە ڕەفیقی تر بچن بەهانایەوە بەڵام لە سیستەمی تەندروستیدا ئێمە کەمترین هاوڵ لە سوودی نەخۆشە لە کاتی ئامادەبوونی لە نەخۆشخانە بزانە لەکوێیە کێشەکە ئێمە لەبەرەوەی میهرەبانین و مرۆڤ دۆستین هەر کەسێک لە ئێمە دۆستێک هاوڵێکی لە نەخۆشخانە بێ ئێمە ئامادەین مەسەن دە کەس بچێ بەهانایەوە بەڵام پێویست ناکات لە سیستەمی تەندروستیدا ئەو قەڵەباڵغی کە دروست دەبێت لە نەخۆشخانەکان ئەوە وا دەکات کاریگەری نەرێنی هەبێ هەم لەسەر کۆی پرۆسەکە هەم لەسەر خودی پەرستارەکەش بۆیە من داوا دەکەم ئەو کەلتورە میهرەبانێکی ئێمە هەمانە بۆ دوای چاکبوونەوەی نەخۆشەکە یان دوای پرۆسێسەکە بێ کە زۆر جاران کێشە لەوێ دروست دەبێت لە خودی پەرستارەکە و نەخۆشەکە نیە کەسی سێم دێتە داخل دەکە ئەو کەس کاتە وەکو بڵێ کەشەکە ئەشێوێنێ ئەوەش بەچی ڕێک دەخرێت ئێمە یاسامان هەیە دەبێت لایەنی جێبەجێکار زیاتر تیشک خاتە سەر ئەو حاڵەتانەی کە دەبنە هۆی کێشە بۆیە ئێمە لە دوای ئەوەینە کە ڕیفۆرم بکرێت کە جەنابیش ئاماژ بۆ دەکەی تازەگەری و گۆڕانکاری لە هەندێک شتدا بکرێت کە ئێمە لەگەڵ سەردەم پێویست ڕاستە سەرڕای هەموو ئەوانە پێویستی بە هۆشیاری تاکە بە سەقافەی تاکە بەرامبەر پەرستاران بەرامبەر کارمەندانی تەندروستیان بێت لە بەرەوەی ئەوان لە ئەرکدان و لە خزمەت ئێمەدان سپاس هەرچەندە پێویستەکە لەسەر ئەم ڕۆژە چەندین بابەتی گرنگتر بە وروژێنن و قسەی لەسەرکەین لە پێناو خزمەتکردن بەوانە ئێمە سپاسی ئەواکەین کە بەشدار بن لەگەڵمان سپاس بۆ دکتۆر سەرهەنگ قادر سەرۆکی کۆمەڵی زانستی پەرستارانی کوردستان. سپاس بۆ